کۆتا خاڵ ژیانت تاڵە ستەمت لێ دەکرێ ناڕازی خواوای لێ نەکردووی خوا تۆی بە ئازادی خەڵق کردووە هەر یەکێک لە ئێمە خوا بە ئازادی لە دایکمان هێناوینە سەر زەوی بەڵام لەگەڵ ڕێزم بۆ جەنابتاندا هیوا هەیە حەزی بە قۆندەرە ماچکردنە نبینی گەنجێکە زل و زەلام ساغ و سەلامەت دادێتەوە قۆندەرەی مەسئولێک هاوسەرۆکی حیزبێک ماچ دەکە خۆ فەقیری تووڕە کاکە عیبە بۆ قۆندەرە ماچ دەکەی وەڵا هەر حەزم لە قۆندەرە ماچکردنە دەی تۆ حتا قۆندەرە ماچکەری خەڵک بی بەخوا ژیانت تاڵ دەبێ خوا تۆی بە ئازادی بە معەزەز مکەڕەم دروست کردووە وەڵا هەر حەزم لێ قۆندەرە ماچکەم دەی یەخوا هەرەوە بەشت بێ أي خوال الصورة هود آيات صوص ينزانا فرمي ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار نكن پشتیوانی مەیلی دڵ خۆشەویستی دەرببڕن بۆچێ إلى الذين ظلموا بۆ زاڵمەکان فتمسكم النار بەخوا بە ئاگری جەهەنەم دەسووتێن ئەم ئاەتە زۆر وردە خۆشەویستان بە جوانی گوێی لێ بگرن إلى الذين ظلموا خوا نافەرمی إلى الظالمين ظلموا بفعل هناوێتی چونکە ئێمە لە زمانی عەرەبیدا سێ شتمان هەیە کاتێ شتێک کەم کەمە بەفعل ناوی دێ کاتێ تۆزێ زیاد دەکا دەبێتە ئیسمی فاعیل کە زۆر زۆر بوو پێڵەن سیغەی مبالەغە ظەلەموو لێردا بە ظولم هاتووە بە فعلەکە هاتووە بۆ نمونە وڵان کەسێک عیلمێکی پێیە چەند کتێبێکی خوێندوتەوە کەسێک زانایە پێی دەڵێن ئیسمی فاعیل عالمە کەسێک زۆر زانایە پێڵەن عەلامەیە کەسێک جارێک دوول لە ڕووی جەنابتان درۆیەکی کرد دەڵێن فڵان کەس ئەو قسەی درۆ بوو ها چونکە کەمە یەک درۆی کرد ئەگەر زۆر درۆی لێ بیستە بەخوا فڵان کەس درۆزنە ئەگەر هەرموو ژیانی بوو بە درۆڵەن بەخوا ڕاستی لە بەدەنیان نەماوە ئەوە سیغەی مبالغەیە خوا نەیفەرموو ولا تركونوا إلى الظالمين باسم فاعل نەیهێنان إلى الذين ظلموا ئەوەی کەمترین ستەمی کرد جا ئەو زاڵمە کار بەدەست بێ هاو حیزبەکەت بێ کابرا ئەندامی حیزبەکەتە لە باڵا بۆ بچووک کاکە ستەمی کرد زاڵمە با کەمترین ستەمی کرد با هاو حیزبت بێ با هاو عەشیرەتت بێ با براکەی خۆت بێ با خزمەکەی خۆت بێ با هاوڕێکەت بێ بچووکترین ستەمی کرد خوا دەفەرمێ پشتیوانی لێ مەکە پشتیوانی لێ مەکە هاوڕێیەتی مەکە دەستخۆشی لێ مەکە داوای هاوکاری لێ مەکە چەپڵەی بۆ لێ مەدا لەسەری منووسە و کارەکە ناشیدنەکەی بۆ جوان مەکەوە ڕۆژ نامەنووس بەڵێن نەخێر ئەمە ناڕەوایە ئەمە ناداتپەروەریە ئەمە ناحەقیە هەڵوێستت هەبێ جا بۆ خوا فەرمووی کەمترین ستەم إلى الذين ظلموا کەمترین ستەم بۆ چونکە کەسێک زلەیەک بە ناحەق لە کەسێکدا تۆ دەستخۆشی لێ کرد و شەڕ لەسەر کرد و پشتیوانی لێ کرد واللهی بەیانی ئەو زلە دەکا بە گولە ئەمڕۆ زلە لە خەڵک دەدا بەیانی گولە بە خەڵکەوە دەنێت چونکە ئازانێ خەڵک پشتیوانی لێ دەکا خۆی بە قارەمان دەزانێ کەسێک یەک دیناری بە ناحەق و ناڕەوا خوارد خەڵک دەستخۆشی لێ کرد پێی عیب نەبوو وتیان بە خەواکم پاڵەوان و قارەمان هەر تۆتی بەو خوای بەیانی هەموو سەرەت و سامانی وڵاتەکە دەخوا لە 91 بەبیرتان نایە ئەوانەی لە شاخەوە هاتنەوە هیچیان نەبوو جووتی ئەدیداسی بۆ گەن نەبێت لە پێیاندا لەبەر چاوی ئەو جەماوەرە پەلاماری دام و دەستگای حکومەتیاندا مێزی دایرەیان دەبرد شۆفڵیان دەبرد گەڵابەیان دەبرد ئاودیویان دەکرد سەدیان تاڵان دەکرد کابراژ لە پەنجەرەوە خۆی پێدا دەکردەوە بۆی دەنگێکی زیاتر بداوڵە قوربان دەستخۆشی لێ دەکەم کە ئەم وڵاتی من تاڵان دەکرد چۆن تۆ بە تەمای حکومەتدارینی تۆ لەوێدا دەستت نەگر بڵی کاکە ئەگەر هاتووی حکومەتدارین بۆ دەکەیت چۆن دەبێ وڵاتەکە تاڵانکەی چۆن دەبێ بە ئێرانی بفرۆشی بە تورکیای بفرۆشی لەسەر حدودیش گومرجی کێ و جارشکە 2000 سوود من بیرەی ئەرە کەس وای گوت ناوەڵڵا ئەمڕۆ تازە بە خەبەردەی وەڵڵاهی سەروەت و سامانی وڵاتە تاڵان کرا کوڕەنەوشی گیانی بێ فتەمەسەکم النار ئەو عیبدار بوو تۆش عیبداری ئەو تیا دەچێت تۆش تیا دەچیت چونکە هەڵوێستن نەبوو براکەت شەڕێکی کرد چوی شەڕ لەسەر کرد بە خوابانی زەلامێکیش دەکوژێ زلەیەکی لە خەڵکدا چوی تاقم و تفەنگت بەس لەسەر عەشیرەتەکەت بەخوا بەیانی تووشی دوژمنایەتیە بی ئەبوایە لەوێ دەستت بگرتایە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئونصر ئەخاکە ظالما ئەو مەظلوما ئەمە قسەی جاهیلیە پشتیوانی براکەت بکە زاڵم بێ یان مەظلوم سەحابە سەریان سوڵمە ئەی پێغەمبەری خوا ئەوە مەظلومە دەبێت دیفاعی لێ بکەین کەسێ زوڵمی لێکرا پێی پێ مەکەنە بەخوا ئەو زوڵمە دەگاتە سەر تۆش مەڵێ ئەمڕۆ من ناگرێتەوە بەیانی دەگاتە سەر تۆش ئەگەی زاڵم بۆ ئەی پێغەمبەری خوا چۆن براکەم زوڵم بکا پشتیوانی لێ بکەم فەرمووی جاران وایان دەگوت لە جاهیلەتە ئێمەی دیدی ئیسلامی دەبێ بڵێن پشتیوانی لە براکەت بکە کە زاڵم بوو شەڕی لەسەر مەکە دەستخۆشی لێ مەکە مەرحەبایی مەکە پشتیوانی ئەو کەسە بکە کەوا براکەت شەڕی لەگەڵ کردو بڵێ کاکە چونکە تۆ ستەمت لێکراوە بەخوا براکەی خۆم ناوێ تۆم دەوێت چونکە براکەم ناحەقە پشتی براکەت بەوە بگرە لە ستەما دیفاعی لێ مەکە
بە ئاگری ئەوەوە ناسووتەی بەیانی فیتنەکان دەکوژێتەوە تاقموت فەنگی مەبەستەوە بڵێ مادام خزمەکەم شەڕی کردووە بێ ئەوەی بزانم بۆ چی وادە بێ منی جواب بڕۆم نەیاسا حرمەتی ماوە نە ئاسایش حرمەتی ماوە نە پۆلیس حرمەتی ماوە دەست چەکدارت بەدۆ بێ بڕۆ بۆ خۆت چ دەکەی بیکە چۆن وڵات وا بڕێوە دەسێ هاوار بەڕێزان خوا لێمان بەسەر نایانێ خوا ئەرحەم الراحیمینە ئەوە کردەوەکانی دەستی خۆمانن